صلاة بینەرێ بادینان بینەرێ بەرنامە ستونامرازە ئەوامون گەشتنی خەلەکەکە دیش بەرنامە ستونامرازە و بەرنامەکی تایبەتە پێزیابەی گرێدایە بینەرێژە بەڵکو گەلک شوە پرسیار بکەن گرێدانە بەرنامەیەکی وەکو ستونامرازە ئێزیان بە ئالێک ڤایرۆسی کۆرۆنا و میێوانێت ئێنە پێشدار خەلەکێت مەدا مەفەردیت وەکو ستافێ بادینان و دیسان ستافێ بەرنامە ستونامرازە کو ئەم چەند خەلەکەکە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا چێکەین کاچاوە خەلکێمە ئێرکە خۆ پارێزێتنژ وی ڤایرۆسی ئەو ڕێنما و تشتێ دەردکەبش ئالی حکوومەتە هەرێمێ و دیسانش ئالی وەزارەتە سەخلەمیێ هەتا چڕادەی خەلکێمە پێگیریە پێ بکەتن دابێتە پاراستن یە دیارە کو ژبلی هێزن ئەمنی کو ئاسایش و شورتا دیسانجی پۆلیسن هاتن و چۆنێ و کارمەندە سەخلەمیێ کو بۆ چەندین ڕۆژانە ماندبوونەکە مازن دیتین پشی قەدەغەکردنە هاتن و چۆنێ هەرێما کوردستانی هاتیە دیارکردن لێ بەشێکی دیشی کشوانە کو ئەو ڕۆژنەمەوان و ڕاگەهاندکارێن کو بەردەوام دکارێ خۆدا دکەن و تایبەت ئەوێت مەدانی و ئەوێت گەڕێن و راپۆرتە و تشتا چێکەن و کارێکی هەری مازن وی فەرژی ئەو دکەن و ئەو خۆچا پارێزنش وی ڤایرۆسێ کوژک بۆ وی بابەت ئیشێک مەمێوان داریا زۆر بەرێز ڕۆژنامەوان کاروان بە عەدلی کردە کۆم بەتر گەنگەشێ لە سەروی بابەتی بکەین کا کاروان تو بخێرەتی بۆ بەرنامە ستونامرازە زۆر سپاس بۆ کەناڵێ بادینان و بەرنامەتە هێژە و تەڤایە کادر و کارمەندین بادینان و هەرسا وێنەگرن وی بەرنامە کاکەڕۆنەکەم شوێ پرسیارێت دەست پێ بکەین ڕاگەهاندن پشتی بەڵاوبوونە ڤایرۆسی کۆرۆنا جیهانی هەموویە دیارە مەترسێکە جیهانی ئەو ڤایرۆسە دیسانژی پشتی مخابن ینی گەشتێک کوردستانی ئەو چەندین کەسان تووشی ئەوی ڤایرۆسیش بوون دیسان قەدەغەکردنە هاتن و چۆنێ ینی ماندبوونە کەسانین وەکو پۆلیس و ئاسایش و کارمەندێ سەخلەمی و یەت هاتن و چۆنێژێک لێ ڕۆژنەمەوانیشێک ڕۆڵێکی هەری مازن ئەوشی ماندبوونەکە مازن بێژین بینێتن دیدناتە ئیرۆکە میدیای کوردستانی بۆ وی کاری چاوا بووە هەلبەت ڤایرۆسی کۆرۆنا دووەم مەترسیدارترین ئەو بویەرە بووە کۆل واندا ساڵن داویە ڕووداوی پشتی ڕێکخراوەتی رووسیا داعشم کۆرۆنا هەموو جیهان ڤاگرت لێ ئەویا داعشی گرتی چەند ناوچەیەک بوون هەلبەت کو ڕاگەهاندنێژی ڕۆڵێکی بەرچاف هەیە و ڕاگەهاندنێ ڕۆڵێکی مەزنتر دیت ژبەر و هەموو تەڤایە جیهانێ ڤەگەرت ئەگەر تو تەماشە بکەی ئەویا وەکو جاران گوتین دێوەی دووەمی ئەو ئالیە دوێ یە کۆرۆنای پێشکەشت کات هەڵوسا ڕاگەهاندنێ ڕۆڵێکی گەلێکی بەرچاو دێتیە و کوردستانێکی نەخاسمە دوو ڕەهاند هەبوون ڕەهەندی هەرێ باش هەبوو یە خراپژی هەبوو گەلێک جارە ڕاگەهاندنێ ڕۆڵێکی بەرچاوە دیت ژ بۆ هوشیارکردن و دانانە زانیاریە و ئەو تشتین کۆپێتیڤی بۆ کۆرۆنای بێنە پێشکەشکرد بۆ نمونە ئەویا کۆرۆنای کری ئەو توش بووە ڕاگەهاندنێ ڕۆڵێکی بەرچاو دێت وەرگرتنە زانیاریە هەمش ئالیە دەسەڵاتی و حکوومەتێڤە بۆ خەلکێ هەروەساژی خەلکێژی بۆ دەسەڵاتی بۆ نمونە ئەو یا حکوومەتی ئەو زانیاری پێشکەشتکردین ڕاگەهاندنێت گەهاندن و ئەو نەخۆشیێن چێت بوون ینی بۆ نمونەش ئالیە نەبوونا خۆراکی و ئەنش ئالیە قەدەغاتن چۆنێ و ئەنژی پێگیری نەکردن هەروەسا ڕاگەهاندنێ ڤەدگوهاستنش بۆ حکوومەتێک و بویەرەوە هەی دیت نامن ڕاگەهاندنێ هەرێما کوردستانی دوو ئالی هەبوون ئالیە باش و ئالیە خراپ ئالیە خراپژ ئەو بوو ینی گەلێک جارە ڕاگەهاندنێ تەرکیز لەسەر ژمارە توشبوویات کرد حتان هاژی یانێ فشاشیە ڕاگەهاندنێ دەست بەردەوام بن ینی هەند تەرکیزێ هەند فۆکسا خۆت ئێخنا سەر ئالی توش بووە نایەخنە سەر ئالی چاک بووە ینی چێ بووە گەلێک جارە بینی ڕاگەهاندن ینی داتایەکێ دەت بارابتر نوکە تۆرە ڕۆژنامەنویسین جیهانی گەلێک جارە
چەند خاڵەکەدا داینا دیارکردن و ڤایرۆسا کۆرۆنا لە جیهانێ چەند خاڵک داینا دیارکردن وردبینیش ئالێ دەرونی بەژێ ینی بۆ نمونە هۆربینیەکە یا دقیق بێت هەبێت گەلە جارە مەژمارە توش بووە دیارکە مەژمارە چاک بووە دیار ناتکرد ئەو بخۆ ینی بۆ ئالیە ڕۆژنامەنویسی بۆ ئالیە گەهاندنێ دەبێت و هەردوو لایەنە دیارکەی یە خراپ و باش دیارکەی ینی بۆ نمونە ئەvە توش بوون ئەvە چاک بوون ژێ أنا فقومان لكيري جهنا. بيجيش آلي درني بيجيش خلك كيما بطر بيجي مرتاح بتي أو بتنا كتو آلي كي بيجي بوزيتيف ونيجاتيف تو ديار كرن. برسيارك قالك جوانا يعني أفا برسيارك يعني بوا جي حبتيا همور روزنامه نویس سراسری جهانه یعنی روزنامه نویس الفدری کفتنیت چند حالت هذا يعني روزنامه نویس و ما وكجاره بيجن ماي يعني شخص ماي كو چاوان بويري وگوزد قالك جاراجي يعني بونمونا راست الحمود جهانه چنابت كو زانياريا يا قال خطر جي بيته وگوستن يعني روزنامه نویس چنابت زانياريا تمام وگوزد جبر کو سر علي دروني قالك جارا اگر زانياري تمام نيته وگوستن بو بيناري يعني بو خويندوان وی تیریج خبری جنو چنج راپورت یاجی بنکولکاری ناقد و اگر درست بنا گویزد جی روزنامه او خبر او کسی خوینت یاجی او کسی بینت گازندیج روزنامه نویس کرد دیدر که در روزنامه نویس بودو علیمه یعنی درست نکارت یعنی اوی پیامه درست بگهیند و اگر بگهیند جی یه ترسی داره بو نمونه اگر يعني كان نگهاند بيجن ابو نگهاندنا بيجن وير راستي وزانياريش مش على دزگهي و تتراستان يانجيش على رجماني وكو او شيانش نماينكو باخر التفاصيل كامل بتن جبلي فيش عندكو ريغيري هينا بو نمونه قالك ريغيري هينا كو روزنامه نویس دستوي ناگهته ويجي بس يا سركي ترجه هموه كو اگر روزنامه نویس ویتشتی بلاف کات روزنامه نویس ویتشتی بلاف کات احتمالا يعني دروني خلقه كتير بجد يعني بونا منا اگر تو بري خد ميديا كردي يعني تركيزاوي روزانا والسر ولاتين بيانيه يعني بونا منا ولاتكي وكو تشيني يعني ولاتكي وكو ايطاليا روزانا وزانياريا بتجوزت اصلا يعني برشاف ده يعني خلق هند بي تي في بسينانينا چوكو ناف خود تا كورونا وهي تو دو نوچين چينه ياجي ودي فغويزي راست زانيالك يعني بلا جماره توصل مازن اتو ابا هند مرن هند توجبون اباش وقت باش ديار كي كنت علي درني باش يعني بو خلك ما يعني تديار كان يعني بيجي الكردستان ما يتهي هالجريد فيروسي بلا بحث عن حاله بكاتني فيروسي قال الحمد لله طانو كيمنش وبرفزي دابوني نشن ان شاء الله هكا بوان بحث بكاتنكو او ناف كردستان داكو هجمارك كيما هي دبيت ام خبار زين دا زيدا نبن ازبيم بدرني خلكيش تشكي تربط ميديا البدركي قالك شاشي جواكري يعني بونمونا ميديا ما وكفتي بيزانيا كانجي بزانت چن توجبو هينا يعني قالك جارا خود بيش وزاره دا تافجت قافك خود بيش وزاره دا تافجت قالك ميديا وهي وتشافيون لي بري ميديا بري وزاره الساغلبيه دزگاهك الرسميه كو ولاتيا زانياري كبتت فيدرينا قالك شاشيه و وگوهستنا وان بویرا يعني في نوچه كتو وگوهزي ابنا نزانياري يعني كارتي كرنك قالك مازن سردروني خلكت كتبونه من هر روجماره تجبو ديارك هر روجماره تجبو ديارك بلا روجك جماره چاكبوان ديارك روجك هشياري ديارك روجك بو خلك ديارك خلك چاخو بارزت يعني بونمونا بحثا وان شروكين وولاطا بكت ابتدا سركفتين يعني كده بدينا من ميديا قال غلطيات كرين نبتني الكردستاني شيء القلق جديجي ميديا هلا هاتنا كده بله وقت ديار كرنو براسيجي نول بيجين الميديا كردستاني ميديا عراقي بيشيجي يعني بابته سركي حموت بين كورونا مخابن يعني او بابتين كو تشاره سريه درست ناين ديار كرن ديساجك او عندك برنامج الي درني بين ديار كرن بو خلكي يعني مخابن يعني او برنامج حمو بيجي سكنانين هم بس وقت ديار كرن هندا كاس توجبو هندا كاس مرن هندا كاس توجبو يعني هابونا وان برنامج هذا تشكارتي كرن خلكي كتن بيجي دروني بله الفيدريجي ميديا يعني عندك لاين تريتين بونمونا قالك جرى يعني مبخوديتيا ميديا شكليا عندك كاسيت في بوارده دفيت كسانت باسبور باخمن كسانت اتشارزات في بوارده باخمن يعني بونمونا نابد ميديا كارك السراليه نخوشي باخفت من حق هي زانياري فقو هي زموديار كمو برشافكم بس من او حقنينا از بحثي شروع فكرني بكم تورا روزنامه نویسین جهانیجی او یکد دیار کردیم کو شکار کردن انکو تحلیل کردن اد هر راپورت و نوچه کده
بۆ ڕۆژنامەنویسی هەڵەیەکە مەزنە دەوێت کەسانت پسپۆر کەسانت شارەزاد وی بیاویدا ئەو پاخەن نابێت هەر کەسێکی کۆنە شارەزان نا پسپۆریاوی ئەم بینین و سەروی بابەتی باخەوەت دەوێت کەسانت پسپۆر بوارێ ڤایرۆسادا بوارێ مەناعیدای بەرگریان لەشیدا ئەو کەسانە باخەن چووکە ئەو بابەتە گرێدەی وەیەکێنە نابێت کە گەلە جارات بەرێ خودای نوچایەکی نوچە یا سایتێکی یانژی ماڵپارێکی دیارکەی یا کەناڵێکی دیارکەی کۆ ڕۆژنامەنویسی تەحلیلا بۆ خەبەرێکیری بۆ کۆرۆنایەکیری تاحقی هەی زانیاری دیارکەی بۆ نمونە و گەلێکیژی بۆ ئالێ دەرونی بەژێ بۆ نمونە هەردیسا خاڵەکە دیدا دیار کات ئەو تۆرا ڕۆژنامەنویسە دیار کات کۆ بۆ ئالێ دەرونی جیهانی تەمامەتی نابێت ڕۆژنامەنویس گەلێک بەحسا وهانە چینێ بکات چونکە وهانە چینێ نەئەگەرێ سەرەکی بووە بەڵکو بەربەڕابووناوێل هەموو جیهانی بووە احتیمال لێ دەرکی دەستپێکردن هەبووە بەس ئەگەر تا ڕۆژانە گوتوهانە چینێ ئەف دەستپێکە یا بەڵاوبوونا کۆرۆنای بووم تووهانێدا وابزانم بترش 5 ملیۆن کەسا تێدا دژین یان تو ڕۆژانە بە هەواڵاتە ئەگەر بێتەفە گوهاستن تاسیرێ لە 5 ملیۆن کەسا دەکەی بۆ ڕۆژانە تو نابێت تو ژێدەرێ بەڵاوبووناوی جهی دیارکەی بڵێ کاکەڕۆنەکان بینی ئەسەر ئالی ڕۆژنامەوانی بژین و کارێوانی ڕۆژانە گەڕیانێت بکەن راپۆرتا دشتاچێتکەن بژین کارێوانش نەکێمە شێ ئاسایشێ پۆلیسایەت کارمەندە سەخلەمێژ بەرکە ئەو شک مەترسێکە سەروانش هەیە و دەما راپۆرت مەدانی چێتکەن ئیرۆکە دیتناتە ڕۆژنامەوان بێت چی بکات دەخۆ پارێزن ژوێی ڤایرۆسی بڕاستی یا سەرەکی ترین بابەت ئەوە ئەو ڕێگیریت کەمنە بەرامبەر ڕۆژنامەنویس یان ڕۆژنامەنویس ڕۆژانە چەندین جیهان ڕاتبۆرێت بەلکی بچێت ڕوومالاوی جیهی بکات ئەو جهەیە و گەلک مەترسیدار یا دەستپێکی ئەوە یا دەستپێکی خاڵایەکی یاکو جیهان هەموو سەر متەفق یا لاینێن ڕۆژنامەوانیین جیهانی بواری کۆرۆنادا ڕوومالکردنا کۆرۆنا میدیادا ئەوە کۆڤێت ڕۆژنامەنویس خۆ پارێزت چونکو ئەگەر ڕۆژنامەنویس ئەمکو ئەمت بێژین خاڵاڤە گوهاستنەیە بەرە کۆرۆنای بۆ خەڵکێ ئەگەر هیچ بویارێک هیچ چیرۆکێک هیچ تشتێک نایەتە بە گوهاستن بێ ڕۆژنامەوان و میدیا یا گرنگ ئەوە ڕۆژنامەوان و میدیا کار دەبێت خۆ پارێزت بەری هەر تشتی ئەو لایەنن ئەو هوشیاریان ئەنکو ئەو ڕێنمایین کو حکوومەتی داین دەبێت پێوە پابند بێت ینی بۆ نمونە هەموو ئالاتە تو بچگەل چاکبووەکی پاخویان ژگەل گومالێکیرێکی پاخویانژی ئەوێت توش بووی پاخوی دەبێت تو دەستپێکی تو خۆ پارێزی ئەن بۆ نمونە تو بچێت جێکیدا بچێت توێ ناوچێتە بۆ نمونە ناوچەیەکە یە کەرەنتین کریە مەرۆکەمە گەلک ناوچێت کەرەنتینکردن هەرێما کوردستانی ژوێت هەین نهاژی کەرەندێکینە بۆ نمونە ئەس کەسێک ڕۆژنامەوانەکان میدیاکارێک بچێت دەبێتوان هەموو خاڵات دەستپێکی دیار کات یعنی ئەو هوشیارین کۆ وزارەتە ساغڵی میداین ئەن ئەوێن کۆ ڕۆژنامەنویسە سندیکا ڕۆژنامەنویسین جیهانەدایی دەبێت ئەو پێگیریە وان ڕێنمایە بکەش بەرکو هیچ چیرۆکێک هیچ بویەرێک هیچ نوچەیەک ناتە بە گواستن بێ ڕۆژنامەوان ئەگەر ڕۆژنامەوانیژی پابندی بوا ڕێنمای نەکرد پشت ڕاستم هیچ مەترسێک لە سەروان کەسان ئەوێت دیدارە گەڵوانکان چاپێکردن گەڵوانکە چێ کە ڕۆژنامەوان خودێ نەکات تووشی ڤایرۆسی بووە دیسان بێژین بە ئالی ڕۆژنامەوانی تا بەحس کرد ئەو چاخ و پارێزن ئایا ئەو دەستگەهێ لێ شۆلت کات ئیرۆکە دەبێت چی بکات بۆ ڕۆژنامەوانیدا ئەو بێتە پاراستن بڕاستیژی یعنی ئەدوێت ژوورەکە یا ڕاگەهاندنە سەر بدێتنا من وەسایە وەکو پێشنیارێک جەست بێژم ئەدوێت ژوورەکە ڕاگەهاندنە سەرتاسەریە کوردستانی هەبێت بوار قەیرانەدا بۆ نمونە قەیرانە بەفیا ئەزمەکە بۆ نمونە ئەزمەکە سەر وڵاتی داهات یانژی شەڕێک سەر وڵات داات بۆ نمونە ئەنەگەتە بەری خۆب دابای شەڕی داعشدا نەبوونە ینی ژوورەکە تایبەت ناوەندێت ڕاگەهاندنێ بۆ ئەگەری کوشتن و یا چەند ڕۆژنامەنویساژی و نەدانا زانیاریە ئەوەش ئەگەری وەیەکی کۆ زانیاری هەڵە بێنەوە گوهستن گەلک جارە ئەم بینێ دەستگاهەکە ڕاگەاندنێ بەحەز کرد توش بووە کە کۆرۆنای 42 ساڵێکی بێژێت 10 ساڵە و دوێ حەلاقێدا کۆ پەیوەندیە تەمەنی بەهەی پەیوەندیە تەمەنی بەهەی ژبەر هەندێکی ئەس پێشنیار کەم کۆژوورەکە تایبەتە ڕاگەهاندنی هەبێت
سەرتاسەری کوردستانی تایبەتی دوان حالەتت نەخوازراودا یعنی بۆ نمونە کۆرۆنا هات پێتیڤە ڕاگەهاندن چی بکات ڕاگەهاندن تەمامەتیڤەش سەر هەموو ئاستی باڵە یعنی کوش دەسەڵاتی و ئۆپۆزیسیۆنی و ئەفێت پشکدار حکوومەت دەمنە پشکدار حکوومەتدا ژوورێک هەبێت دە هەموو گەلێک ڕێنمایار دیارکەن نه هەندێک کەس دیارکەن و وەسە چێ بوو هەندێکژی دیارکەن وەسە چێ نەبووە پێتیڤە هەمووژی پێتیڤە هوشیارکردن بێت دیتنا من بله کاکەڕوان بێژ وەختی مەش نەمای هەکا پێیباتە دمایە چیت بێژی بۆ خەڵکێمە کویرۆکە چەند ڕۆژەکەی هات بێژن قەدەغا هات میچۆنی هاتێکردن و نی ڕێنمایەت بێژن مارێ خۆدا ڕنێنداک و هەم تو خێزانە خۆ پارێزی و هەمژی جیواگا خۆ پارێزی و هەم منتاقە خۆ پارێزی ئیرۆکە وەکو ڕۆژنەمەبانێک پێیباتە چییە بۆ خەڵکیەوە وەڵاز دخوازم کو ئەفەتە جیهانی ئینشەڵا دێبدوماهی کرد ئەو ژی نا هۆسا دێبدوماهی کرد ئەو دەبێت ئەم ناتەرسین ئەمژی ڕوبەڕووبی پابندی ڕێنمایە بین ئەزدا خۆش خەڵکێت کەم کو پابندی ڕێنمان حکوومەتە هەرێمێ بن و وەزارەتە ساخلامیە بن و هەروەسا هاریکار بن گەل دەستگەهێن ئەمنی و دەستگەهێن وڵاتی داکو ئەو بکارن ڕۆژانە کاری خۆ بکەن ڕاستە ژیان گەلەکە مەترسیدارە یعنی نەخۆشە ژیان نەخۆش بۆرت هەرچەندە پێتڤە خەڵکە ینی ژیانە خەڵکی بهێتە بەرچافکردن شالی حکوومەتەوە لە سۆسە داخوازش خەڵکێت کەم ئینشەڵا ئەڤ یەکاتێ و دێت تێپەڕێت یا دەمکێ دێت تێپەڕێت و هەروەساژی پێتڤە ئەم پێگیر و پابندێت وان ڕێنمایە بین و داخوازە سەرکەوتنەوە گەل سپاس بەتە کاڕوان بەعدری کوتیرۆکە میێوانی بەڕامێستون ئامرازەبووی بەلە بینێر هێژە ئەمژی جارەکە دی پڕیاوی بەرنامەی داخوازش خەڵکی خۆ دەکەین کو ئەو ڕێنمایەت ئێنە دەریخستش ئالی و وەزارەتە سەخلەمی و حکوومەتای بە کو بابندی وان ڕێنمایە بن و بێنە جیبەجیکردن داکو بێنە پاراستنیش وی ڤایرۆسی ژبەر کو ئەو ڤایرۆسەشێک بێژینی دەمەکیە کوچێبەت چەند ڕۆژێکی دی ئەو ڤایرۆسە کوردستانی نەمینێتن لێ هەکە ئەم ئەوان ڕێنمایە جیبەجی نەکەین چێبەتن ئەو ڤایرۆسە بەتر بەڵاو بتن نافمەدا داخوازیە ساغی و سەڵامەتیە بۆ هەماتکەن و هەتا خەڵەکە کە دی و میێوانەکێ دیل بن چاودێریا خودێن